ئێمە وەکو قوتابیانی بەشەناوخۆی ئەم ساڵە وەزعمان زۆر خراپە ئەوە ئێستا دەرمالان لێ وەستاندوینە و یعنی هێشتا سەرڕای ئەوەش دەرمالان لێ وەستاندوینە و 100,000مان لێ وەرەگرن بە ئیجباری و لانی ئەوەش کە کارەبا بۆ کارەباش وەزعمان زۆر خراپە شەوانە 3 سعات 2 سعات کارەبا هەیە کە قوتابی خوێندنی زۆرە و بۆ نوتیش هەتاکو ئێستا یەکجار نوتمان وەرگرتووە لەم وەزعێ و ئاویشمان خراپە یعنی ئاو دەبێ بە تانکر بێتن بۆ ئەو ئاوی ڕێسینە نمونە ئەگەر ئاو بۆ خۆی بچێت دەبێت بە تانکردتەوە دەبێت تەلەفۆنیان بۆ کە ئامان بۆ دێنن ئێستا ئەویش دابش ناکرێتەوە لە هەمان کاتدا 100,000یش لە قوتابی وەردەگیرێت و نەبوونی نەوت و کارەبا و پێداویستەکانی تری کە پێویستن بۆ قوتابی لە داخلی هەبن وەک پێویست دابین نەکراون لە ژوورەکانی داخلی بۆیە داواکاری لە بەڕێزیان کە بەدەم داواکاریەکانمانەوە بێن و بۆ ئەوی کێشەکانی قوتابیان چارەسەر بکرێن. ئەمە وەکو قوتابی کە سەرەتا هاتینە زانکۆی سۆران سەرەتا 75,000یان لێ وەرگرتین ئێستاش بڕیارشکیان دەیە 100,000مان لێ وەردەگرن ئەو 100,000ش سەرای ئەوە نەبوونی کەم و کورتێکی زۆر کەم کورتێکی زۆر لە بەشە ناخۆکانەیە بەشنووەکو نەبوونی ئاوا کارەبایە سەرای نەبوونی غەسالە ئەو شتانە ئەوانە هەمووی هیچ شتێکی ئیش ناکە.